قانونی هذا قانون باوس او لا بتدهم لا بتدهم بەیاننامەی خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆک بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز وەزیری شارەوانی، بەڕێز پارێزگاری هەولێر، بەڕێزان سەرجەم پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان، دوای 17 ساڵ لە نەهاتنی خزمەتگوزاری بۆ کەرتی هەشتی حەسارۆک، دوای چەندین جار لە هەوڵ و گردبوونەوە و سەردانیکردنی شوێنە حکومی و ناحکومیەکان بە ئامانجی بەدیهاتنی ئاواتەکەمان کە ئێمەش وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە مافی خۆمانە ببینە خەوەن خانووی خۆمان لەسەر زەویە تاپۆکانی خۆمان. بەڵام بەداخەوە هەوڵەکانمان بێسوود بووە و لایەنی پەیوەندیدار تاکو ئێستا وەڵامێکی دروستیان نەداوینەتەوە و سەبارەت بە کێشەکەمان. سەرەڕای ئەوەی کە زەویەکانمان تاپۆن لەسەر مافی خۆشمان ڕێگرن لە دروستکردنی خانوو لەسەر زەویەکانمان کە لە ڕووی یاساییەوە ئەمە زەوتکردنی مافی هاوڵاتیانە چونکە زەویەکانمان تاپۆن و هیچ بربەرسێکی یاسایی نییە و تەنها بە بڕیار ڕاگیراوە. بۆیە ئێمە وەکو خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆک کە بریتین لە زیاتر لە 20,000 خانەوادە تەواو بێزار بووین و ناڕەزایی خۆمان ئاراسەی هەریەکە لە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەین و هەروەها لایەنی پەیوەندیدارەکان. بۆیە لێرەدا ڕای دەگەینین کە لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی خۆزیەیی شاری هەولێر پێویستە بێنە سەر خەت و گوێ لە داخوازی ڕەوەکانمان بگرن و ئەمانەی خوارەوەش داخوازیەکانمانن. یەکەم، دەست بەجێکردنەوەی ڕێگەپێدان بۆ دروستکردنی خانوو لەسەر زەویەکانی خۆمان کە ئەمەش مافێکی سروشتی و یاسایی خۆمانە و یاسا ڕێگر نییە، بەڵام بە بڕیارێکی سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڕێگەپێدان ڕاگیراوە. دووەم، دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئەم کەرتە وەکو خزمەتگوزاری ئاو و ئاوەڕۆ و کارەبا و شۆستە و شەقامەکان. سێەم، ئێمە وەکو خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆک لێرەوە ڕای دەگەێنین لە ئەگەری وەڵام نەدانەوەمان لەلایەن بەرپرسانی خۆزیەیی شاری هەولێر ئەوە ڕێگە و فشاری مەدانیانەی تر دەگرینە بەر. خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆک 23/9/2020 ڕۆژی چوارشەممە.